ئەو ئەوانەی کە لە شەمعی ئێمە ئەیبەن ئاوێکی پاکژ و تەندروستە. تایبەت بوو گەڕەکانی کە تۆڕی ئایان بۆڕانە چێشراوە چیتان بۆ ئەمانە کردو چی لە پلانایە؟ خۆتان نەزانن ئەم شارە لە فراوانبوونایە، بەڵێ لە ماوەی ساڵەکانی ڕابردووە کە زەوی فراس کراوە ئیتر فەرمان بەروەری گرتووە لە کاتەکانی پێشوای. ئێستا هەمووی کراوە بە شوێنی نیشتەجێ و هاوڵاتی خەڵکی تیا کردووە و داوای خزمەت گوزاریەکە. ئێمە شان بەشانی هەموو خزمەت گوزارەکانی تر پاش ئەوەی کە ئاوەڕۆ بۆ شوێنانە ئەکرێ ئێمەش دیزایانی تۆڕی ئاوەکانیان بۆکەین. ئێستا زیار لە دەگەڕک کە دیزایانیان بۆ کراوە ئاڕاستەی هەردوو وەزارەتی پلاندانان و وەزارەتی دارایی کراون بۆ ڕیزبەندیکردن و دابینکردنی بوجە. تەمان لە دوایەوەی کە لە وەزارەتی شارەوانی و ئاڕاستی ئەو دوو وەزارەتە بەڕێزەیترەکرێ توانیمانە لە ناوچەی قرگەتیایەتی، لە ناوچەی ڕاپەڕینتیایەتی، لە ناوچەی چوارچرا نوێ ئەم گەڕەکە نوێیانە کە دروست بوون ئامادەکاریان بۆ کراوە. وێستەر لەم کاتەشە لە سەوحەفەکانی ڕاپەڕینیش تۆڕی ئامادە جێبەجێکردنایە. تایبەت بە سیتیەکان ئەو یەکە نیشتەجێبوونانی کە هەیە شارەی کە دروست کراوە بەس دەواکرێت کە چەند سەرچاوەیەکی ئاویان هەیە چۆن چاودێری کۆلیتی ئاویان و پاکوخاوێنی ئاوی ئەو سیتیانە ئەکرێت. چون هەندێک لە هاوڵاتیان ئەڵێ ئێمە ئاوی بەلوعە ناخۆینەوە لەو سیتیانە لەبەرەوەی سیقیان پێی نییە. ئەمە بڕوای هاوڵاتیەکە خۆیەتی، بەڵام ئەو شارە نیشتەجیانی کە تۆڕی ئاوی سەریکێمەیان پێنەگەیشتووە لە شەمعاوەکانی بەڕێوەبەرەتیمان ئاو ئەبەن، لە شەمعەکانی ئێمە ئاو ئەبەن. ئەو ئاوانەی کە لە شەمعی ئێمە ئەیبەن ئاوێکی پاکژ و تەندروستە بە هەمان هاوشێوەی ئەو ئاوانەی کە لە ناو تۆڕی ئاوە دەرێ بە هاوڵاتی. بەڵام حەجستیەک خۆی بەرپرسە لەو ئاوە خاوێنە بۆ لەبەرەوە ئاوەی ئێمە پیانە دەین بۆ ئەو تەنکەرانەی کە ڕێگە پێدراون لە لای ئێمەوە پشکنینان بۆ کراوە و لۆگەی تایبەتی بەڕێوەبەرەتیمانی لێدراوە. بەڵام ئەو یەکە نیشتەجیانە نابێ ڕێگە بەو تانکەرانە بدەن کە لۆگۆی ئێمەیان نییە یاخود لێیان دڵنیان نین کە ئاویان لە شەمع و سەرچاوەکانی ئێمە بردووە. ئێوە چاودێریانەکەن چاودێری تەنکیەکانی و خەزانەکانیانەکەن سیتیەکان بەڕێبەراتی خۆپاراستنی تەندروستی سیستەمانی چاودێریە و پاکژی ئاوی ئەوانەکان بەڵێ و ئاگاداری ئێمەشەکەنوانی و ئێمەش ئاگادارێنە.